بەڕێزان لە هەر کوێن سڵاوتان لێبێ خۆشحاڵین جارێکی تر لە بەرنامەی ژینگە پارێزی بە دیدارتان شادەبینەوە. حکوومەتی هەرێمی کوردستان پشت بە دوو ڕێگە دەبەستێ بۆ گواستنەوەی سوتەمەنی. ڕێگەی یەکەمیان بۆریە، ڕێگەی دووەمیش ئۆتۆمبیلە یان گواستنەوەی سوتەمەنیە لە ڕێگەی تەنکەرەوە کە زۆر کات ئەم تەنکەرانە وەرئەگەڕێن جووەجیا لەوەی کە ئاسەنگ بۆ هاتوچۆ دروستەکەن هاوکات ئەم تەنکەرانە کە وەردەگەڕێن زیان بە ڕێگەزە ژینگەکانی ئاو هاو خاک دەگەێنن. دەپرسین زیانەکانی گواستنەوەی سوتەمەنی لە ڕێگەی تەنکەرەوە چییە؟ و حکوومەت چی کردووە بۆ قەرەبووکردنەوەی ئەو زیانە ژینگەیانەی کە گەیەنراوە بەم ناوچەیە و کۆمپانیەکانی چۆن ناچار کردووە؟ تایبەت بەم پرسە ڕاپۆر دەبینین و پاشان بە دوواداچوون دەکەین. لەگەڵمان بن. کردداری گواستنەوەی سوتەمەنی لە کانەکانەوە بۆ ناوچەکانی بەکاربردن بە پلەی یەکەم پشت بە بۆری و پاپۆر دەبەستێت بۆ گواستنەوە. ڕێگایەکتری گواستنەوەی سوتەمەنی بەهۆی ئۆتۆمبیل و شەمەندەفەرەوەیە. ئەگەر ئەم ڕێگەیە بەراورد بکەین بۆ سوتەمەنیەی بە ڕێگاکانی تر دەگوازرێتەوە زۆر کەمە. گواستنەوەشی هەندێک مەترسی تێدایە. باشووری کوردستان وەک بەشێک لە عێراق پشت بە ڕێگەی لولاییان بۆری دەبەستێت بۆ ناردنە دەرەوەی نەوت بەناو خاکی سووریا و لوبنان و تورکیا بۆ سەردەریای ناوەڕاست و بۆ بەندەری جیهان. سەرەڕای بەکارهێنانی ڕێگەی بۆری پشت بە ڕێگەیەکی تری گواستنەوەی نەوت دەبەستێت بۆ وڵاتانی ئێران و تورکیا. ئەو ڕێگەیەش ڕێگەی وشکانیە بەهۆی ئۆتۆمبیلەوەیە. پشتبەستنی حکوومەت لە باشووری کوردستان بەم ڕێگایە زیانی زۆری بە ڕێگەزە ژینگەیەکانی ئاو هەوا و خاک گەیاندووە، بە تایبەت زیانی بە ژینگەی شارەکانی دەربەندی خان، زاخۆ، پێنجوێن، کۆیا، دووکان، چەمچەماڵ، کەرکووک، عەربەت، کەلار و چەندین شار و ناوچەی دیکە. ساڵانە دەیان تەنکەری گواستنەوەی سوتەمەنی وەردەگەڕێت و گڕ دەگرن و کارەساتی گەورەی ژینگەیی دروست دەکەن. بەپێی ئامارێکی ڕێکخراوی سروشتی کوردستان تەنیا لە ساڵی 2013 لە دەربەندی خان 23 تانکەری گواستنەوەی سوتەمەنی بەبارەوە وەرگەڕاون کە 2 تەنکەریان گڕیان گرتووە. ئەگەر هەر تەنکەرێکیان بنزیکی توانای گواستنەوەی 36,000 لیتر سوتەمەنی هەبوو بێت، ئەوە هەر 23 تەنکەرەکەی گواستنەوەی سوتەمەنی 828,000 لیتر سوتەمەنیان ڕژاندۆتە ناو خاک و سەرچاوەکانی ئاو و ڕەگەزی هەوایان پیس کردووە. لە کاتێکدا 1 دڵۆب نەوت توانای پیسکردنی 1,000 لیتر ئاوی پاکی هەیە و 1 لیتر نەوت توانای پیسکردنی 1 ملیۆن لیتر ئاوی پاکی هەیە. گواستنەوەی سوتەمەنی و کاریگەری لەسەر ژینگە. بەهۆی ڕژانی سوتەمەنیەوە خاک پیس دەکا. بەهۆی تیشکی خۆرەوە دیاردەی بە هەڵمبوون ڕوو دەدات و گازی هایدرۆکاربۆنی لێ دروست دەبێت. بەهۆی ڕژانی سوتەمەنیەوە بۆ سەرخاکی کوشتتوکاڵی خاکەکە بە پیتی لەدەست دەدات و جارێکی تر بە کەڵکی کوشتتوکاڵ نایەت. بەهۆی ڕژانی سوتەمەنیەوە گیا و پوش و پاوان و درەختەکان وشک دەبن. بەهۆی ڕژانی سوتەمەنیەوە ئاوی ژێرزەوی و سەرزەوی پیس دەبێ و بەهۆی پیسبوونی ئاوەوە زیندەوەرەکان لەناو دەچن و ئاوەکە بۆ مەلەکردن و خواردنەوە ناگونجێت. بەهۆی گڕگرتنی سوتەمەنی تەنکەرەکان پوش و پاوان و درەخت دەسووتێن و هێلانی باڵندە و مێر و زیندەوەران لەناو دەچن و ڕەگەزی هەوا پیس دەبێت. بەهۆی هاتوچۆی تەنکەرەکان گازی هایدرۆکاربۆنی دەڕژێتە ناو ڕەگەزی هەوا. سەرەڕای دروستکردنی ئەم کاریگەریە خراپانە لەسەر ژینگە و دروستکردنی مەترسی لەسەر ژیانی مرۆڤ و ئاژەڵ و باڵندە و زیندەوەران گواستنەوەی سوتەمەنی لە ڕێگای ئۆتۆمبیلەوە بەردەوامی هەیە. بەپێی هەردوو یاسای نەوت و گاز و یاسای پاراستن و چاکردنی ژینگە لە باشووری کوردستان لە کاتی ڕژان و گڕگرتنی سوتەمەنی کۆمپانیەکانی گواستنەوەی سوتەمەنی بەرپرسن لە قەرەبووکردنەوەی ئەو زیانانەی کە بەر هەر ڕەگەزێکی ژینگەیی دەکەوێت. ئەمەشکاری حکوومەتە کۆمپانیەکان ناچار بکات بە قەرەبووکردنەوەی ئەو زیانە ژینگەیانە.
لەسەر چەمی دێوانین ئەم چەمە ڕاستەخۆڕژێتە ناو ڕووباری سیروانەوە لەم شوێنی کێمە لێی وەستاوین زیاتر لە 3 تەنکەری گواستنەوەی سوتەمەنی وەرگەڕاوە و هەموو ئەو نەوتەی یان ئەو سوتەمەنی کە پێی بووە هەمووی ڕژاوەتە ناو چەمی دێوانەوە دواتر ڕژاوەتە ناو ڕووباری سیروانەوە کە ڕووباری سیروان وەکو سەرچاوی ئاوی خواردنەوەی بەشێک لە دانیشتوان سوودی لێ ئەبینرێت بۆ زیاتر قسەکردن دەربارەی زیانەکانی گواستنەوەی نەوت لە ڕێگەی تەنکەر و وەرگەڕانی ئەو تەنکەرانە کە چ جۆرە زیانێکی بەڕەگەزە ژینگەکانی ئاو هاو خاک گەیاندووە میوانێکم لایە کە بەڕێز پارێزەری ژینگە مامۆستانێکیرە مامۆستانێکی ڕۆژت باش مامۆستانێکیر بەپێی و ئامارانەی کە هەیە زیاتر لە 50 تەنکەری گواستنەوەی سوتەمەنی تەنها لە سنووری دەربەندیخانە وەرگەڕاوە ئەو تەنکەرانە کە وەرگەڕاون چ جۆرە زیانێکیان بەڕەگەزە ژینگەکانی ئاو هاو خاک گەیاندوو لە ڕاستیدا خۆی بۆ خۆی گواستنەوەی نەوت بە ڕێگەی وشکانی و بەتایبەت بە تەنکەر یەکێکە لەو ڕێکەوت و دواکەوتانێک کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگرێتە بەر کەم ڕێگەیە تەنها لە وڵاتە دواکەوتوەکان یاخودەوانەی کە پیانەوترێ وڵاتی جیهانی سێەم تەنها لەو وڵاتانەدا ئەم ڕێگەیە ماوە لەبەرەوەی کەم ڕێگەیە زیان و مەترسێکی گەورەی خسۆتە سەر ڕێگەزە ژینگەیەکانی ئاو هەوا و خاک و تەندروستی مرۆڤ و تێکڕای ئاژەڵان مەترسیانە چییە؟ ئەو مەترسیانە لەوە دەست پێکە هەر لە سەرەتاوە کە ئەم تەنکەرە بە شەقامەکانە تێبڕێبێتە هۆی وێرانکردنی شەقامەکان و دواتر بەناو شارەکانە تێپەڕێت دووکەڵ و جۆرەها غازی زیانبەخش تێکەڵ بە هەواکات و هەوا پیس ئەکات و دواتر ئەم نەوتە کە ئەگوازرێتەوە بە چەندان ڕێگەی جیاواز زیان بە تەندروستی مرۆڤ و تێکڕای ڕێگەزە ژینگەیەکانە گەێنێت بەتایبەتی کارەساتەکە لەو کاتەوە دەست پێکات کە ئەم تەنکەرانە وەرئەگەڕێن کە وەرئەگەڕێن سەرەتا تێکەڵ بە ئاوی ژێر زەویە بن و دواتر ئەو خاکەی کە نەوتەکەی ئەڕژێتە سەر خاکەکە پیسە بێت و ئەگەر خاکەکە خاکێکی کشتتوکاڵی بێت چیتر ئەو خاکە بە کەڵکی کشتتوکاڵکردن نایەتەوە و بەپیتی خاکەکە لە دەست چێت نامێنێت و بەتایبەتی ئەگەر ئەو تەنکەرانە نزیک بە ڕووبارەکان بن یاخود نزیک بە لقەکان بن بەو سەرچاوانەی کە ئاوەکان ئەڕژێنە ناو ڕووبارەکانەوە ئەوێتە هۆی پیسکردنی ئەو ئاوەش و ئەگەر نەوتەکە لە دووری ڕووبارەکەشەوە بڕژێت زۆر جار بەهۆی باراناوە ئەم نەوتە تێکەڵ بە ڕووبارەکە بێتەوە دیسان و ئاوەکە پیسەکات و بەڕاستی ئێمە لەم شوێنێک کە وەستاوین نزیک بە 3 تەنکەر وەرگەڕاوە و ئەم ئاوە ڕاستەخۆ لە ڕێگەی چەمی دێوانەوە ڕژاوەتە ناو ڕووباری سیروان و لەوێش بەرەو خواری عێراق ڕۆشتووە ئێمە زانین ئەو ینی ئەو ڕێکێکە لە ڕێگەزە سەرەکیەکانی ژینگە و پێویستێکی حیاتی مرۆڤە و بەداخەوە یەکێکە لە هۆکارەکانی پیسبوونی ژینگەم ڕێگایە و هەروەها ئێمە بیرمان نەچێ ئەو نەوتێکە لەسەر خاکەکە ئەمێنێتەوە زۆر جار کە بەتابەتی لە وەرزی هاویندا کە پلەی گەرما بەرزە ئەم نەوتە کارلێکە کات و ئەو کەسانی کە بەو ناوچانە تێپەڕە بن کێشەی هەناسەدانیان بۆ دروستە بێت و ڕوبەڕووی تەندروستی خراپیان نەکاتەوە مامۆستانێکیر بەشێک لەو نەوتەی کە ڕژێتە ناو سەرچاوە ئاویەکانەوە و ئەو سەرچاوە ئاویانش سەرچاوەی ئاوی پاکژی خواردنەوەن بۆ دانیشتوان و هەروەها بەشێکی زۆریش لە زیندەوەرە ناو سەرچاوە ئاویانە هەژین ئەمە چ جۆرە کاریگەریەک لەسەر دانیشتوان و لەسەر زیندەوەرەکان دروستەکان لە ڕاستی ئەو نەوتەی کارژێتە سەرچاوە ئاویەکانەوە پێش شەرشت ئاوەکە پیس ئەکات و خەڵکی ئەو ناوچانە ئەنی ئەبێت بۆ ڕێگەی دیکە بگەڕێن و ئەبێ بۆ سەرچاوی دیکە بگەڕێن بۆی ئاوی سازگارن دەستکە بۆ منە دەربەندیخانێکێکە لەو نمونانە کە ئاوی سازگاری دەست ناکرێت بە ئاسانی و لەگەڵ ئەوەشدا ساڵانە زیندەوەرێکی زۆر لە ناو دەچن بەهۆی ئەم نەوتەی کارژێتە ناو ڕووبارەکانەوە کە بەداخەوە ئەم شێوازە ئەم ڕێگایە کە حکوومەتی هەرێمی کوردستان پێڕێژی بەردەوام بەشێک لەو تەنکەرانە ینی جیالەوەی کە نەوتەکە ئەڕژن و ڕەگەزی خاک و ئاو پیسەکەن بەڵام بەشێکی تر لەم تەنکەرانە ئاگرەگرن بەهۆی ئەمەوە چ جۆرە زیانێک بە ڕەگەزی هەوا بە ڕەگەزەکانی تری ژینگەکەوێسەکە خۆی لە ڕاستی کارەساتە قوڵەکە لێرەوە دەست پێکەکەم تەنکەرانە گڕەگرن کارەساتێکی قوڵ لەسەر کۆی ڕەگەزە ژینگەیەکان ئاو هەوا خاک بەجێ هێڵن و زۆر جار زیانی گیانیشی بەدەوە ئەبێتەوە و شۆفێرانە گیان لە دەسەدەن و ئەو نەوتەی ئەڕژێت لە ڕاستیە زۆر جار کە گڕ ئەگرێت پوش و پاوان و هێلانەی باڵندە و جۆرەها پەلەوەرش ئەسووتێت بەهۆیەوە و زۆر جار ئەو دووکەڵەشی کە بەهۆی ئەم سووتانەوە لە هەوادا بڵاوە بێتەوە کێشێکی قورس دروستەکات و هەوا پیسەکات بێگومان ئەگەر بۆ نمونە بتوانین ڕەگەزێکی خاک یعنی ڕێگە لە پیسبوونی بگرینیا بتوانین قەرەبووی بکەینەوە بەڵام لە ڕووی هەواوە ڕەنگەوە زۆر زەحمەت زۆر زەحمەتە و هەوای ئەو ناوچە بە تەواوی پیسەکات و گرفتی و ئەرقەلێکی گەورەش بۆ تیمەکانی بەرگری شارستانی دروستەکات مامۆستانێکی لەگەڵەوەی کەم زیانانە گەێنراون بە ژینگەی ئەم ناوچەیە و وەکو باسی شیەکەی ئەمە کێشەیەکی زۆر گەورەیەوە هەموو ڕەگەزە ژینگەکانی پیس کردووە ئایا ئەو کۆمپانیانە یان ئەو شۆفێری تەنکەرانە هیچ جۆرە قەرەبووی کەم زیانە ژینگانە کردوتەوە نەخێر بەداخەوە یان ئێستش ئەگەر ئەو شوێنانە بەسەرکەینەوە کە تەنکەرەکانی لێوەرگەڕاوە ئێستش ئاسەواریان نەرۆک و خۆی
ماوە ئەو سروشتار بە وێرانی ماوەتەوە کە لە کاتێکدا بە یاسا لە پەرلەمانی کوردستان دەبوو ئەمانە قەرەبوو بکرێنەوە و دەبوو ئەو شوێنانەوە جارانی لێ بکرێتەوە ئەو ڕێکخراوەکەتان چ جۆرە هەوڵێکتاندا بۆ دروستکردنی فشار لەسەر لایەنی حکومەت لە ماوەی ڕابردووە ئێمە وەکو ڕێکخراوەکەمان چەندی جار فشارمان هەبووە خۆپیشاندانمان ساز کردووە لە ئەو شوێنانی کە تەنکەرەکان وەرگەڕاون بەڵام بێباکێکی گەورە هەیە لایانی بەرپرسەوە و هیچ جۆرێک ئاوڕێک لەو جێگانە نەدراوەتەوە کە ئەو کارە ساتانی تا خۆڵقێنراوە و پەیامی من بەڕاستی پەیامی کۆتایی منەوەیە کە یاسایە کە نووسرا ئەگەر تەنها لەسەر کاغەز بوو ئەم یاسایە بە هیچ جۆرێک نابێتە یاسایەک و ئەگەر ئەم یاسای جێبەجێ نەکرێت لە یاسابوو نەکەوێت ئێمە دوو یاسامان هەیە یاسای نەوت و غازمان هەیە لەگەڵ یاسای چاکردن و پاراستن چاکردنیشی گەل لەم دوو یاسا جەخت لەسەرەوەی کاتەوە کە لایەنی پەیوەندیدار دەبێت ئەو شوێنانە قەرەبوو بکات لەگەڵ کاکڕێژەنم بەڕێوەبەری هاتوچۆی دەربەنی خان ئەمەوێ بزانم ئەو تەنکەرانەی گواستنەوەی نەوچە ئاستەنگێکی بۆ هاتوچۆ دروست کردووە و ئەو تەنکەرانەی کە لە ساڵەکانی ڕابردووە وەرگەڕاون ژمارەیان چەندە و چۆنیش لە ڕووی یاسایە و مامەڵە لەگەڵ ئەو تەنکەرانەیە لەگەڵ ئەو کۆمپانیانە کراوە کە بەرپرس بوون لە گواستنەوەی نەوت. کاکڕێژەن ڕۆژت باش. کاکڕێژەن تەنکەرەکانی گواستنەوەی نەوچە ئاستەنگێکی بۆ هاتوچۆ دروست کردووە و ژمارەی ئەو تەنکەرانی کە لە ساڵەکانی ڕابردووە وەرگەڕاون چەند تەنکەرن؟ ئەلبەت بۆ خۆتان ئاگادارن هەموو ڕاگەنکارەکان ئاگادارن ناوچەی دەربەنی خان بە حکمی بەستنەوەی ڕێگاوبانەکانی بەسنووری ئیدارەی گەرمیان و هەروەها بوونی دوو مەرزی نێودەوڵەتی لەم سنوورەدا مەرزی پەروەردخان و مەرزی پشتە ئەمە بۆ خۆی وای کردووە لۆد و قورسایەکی زۆر لە ڕووی ئۆتۆمبیلە بار هەڵگرەکان و بە تایبەتی گواستنەوەی سوتەمەنی کە لە وڵاتی ئێرانەوە بۆ هەرێمی کوردستان و بە پێچەوانەوە ئەو سوتەمەنیانەی لە هەرێمی کوردستانەوە بۆ وڵاتان هەڕوا بە وڵاتی ئێرانە تێپەڕێ زۆرینیان لە ڕێگەی مەرزی پەروەردخانەوە تێپەڕن و کە بە ناو شاری دەربەنی خانە تێپەڕێ گرفتی ڕێگاوانەکان وای کردووە زۆربەی ڕووداوەکانی ئۆتۆمبیلە بار هەڵگرەکان کەوێتە سنووری کارکردنی ئێمە وەکو هاتوچۆی دەربەنی خان لە چەند ساڵی ڕابردوودا ئەتوانم بڵێم لە 5 ساڵی ڕابردوودا نزیکەی 50 ئۆتۆمبیلی بار هەڵگر لە سنوورەکەماندا تووشی ڕووداو هەبووە ئەویش بەهۆی وەرگەڕان یاخود پێکدادان بار هەڵگرە تانکەرەکان زۆرێکیش لەو تەنکەرانە تەنکەرانە کە وەرگەڕاون ئەم 50 تەنکەرە نەوتیان پێ بۆ یاخود خاڵی بووە ئەم تەنکەرانە کە وەرەگەڕن زۆرینەیان بە بارەوە تووشی ئەم ڕووداوانە بن بارەکانیشان زۆربەی بریتین لە سوتەمەنی تر بە نەوت و مشتەقاتەکانیەوە بە بەنزین و گاز و هەروەها نەفتا و نەوتی ڕەش و سەرجەم ئەمانە کۆی ئەو مشتەقاتانی کە لەم ئۆتۆمبیلە بار هەڵگرانان سەرجەمیان پێکاتەکانی نەوتن بۆ خۆتان ئاگادارن ئەم پێکاتانە لە کاتی ڕووداوەکانە دەزانی شۆفێرەکان ئەو کەیسانەی کە شۆفێرەکان گیانی لە دەستداوە وەکو ئەوی جەنابەت ئاماژەت پێکرە و دوو تەنکەرەی لە نزیک تونێلی دەربەنی خانە تەنکەرەکان ئێرانین شۆفێرەکانان خەڵکی وڵاتی ئێرانە ئەم کەیسانە لە دادگا زۆر جار بە معالەقی ئەمێنێتەوە هۆکارەکەی ئەوەیە کە سوکاری قوربانیەکان
کە گیان لە دەست شۆفێرەکە گیانی لە دەستاوە کە سوکاری قوربانیەکە لە کاتی گیان لە دەستدانی شۆفێرەکە زۆردا نان بەدەم کەیسەکانەوە بەهۆی چی بەهۆی ئەوەی کە کاتێک دێنە پێشەوە لێی ئۆتۆمبیلەکان بە تاوی ئەوەیە کە خۆتانەی بینن بە تاوی تێکشکا و لە کار کەوتووە زیانی ژینگەیان هەبووە ئەبێ قەرەبوو بکەنەوە لەولاوە کۆمپانیەکانی بواری سوتەمەنی زۆر سکاڵیان لەسەر تۆمارەکەن و ئەوانیش داوای قەرەبووەکەن و ئەمە هەموو وا کاکە ئەو کەیسانەی شۆفێر گیان لە دەسەدا کە سوکاریان ناچنە ژێرباری ئەو مەسوولیەتەوە کە بێن ئەم قەرەبووی ئەم زیانانە بدەن ئەمە چ جۆرە بنەمایەکی یعنی عەدالەتی تایە لە کاتێکا کە بۆ نمونە مەسەلەن شۆفێرەکە مردووە و ئەگەر بۆ نمونە خاوەندارەتی تەنکەرەکەی بووە یعنی ئەبێ بۆ نمونە بە پێی یاسای نەوتوگازیش کۆمپانیا بۆ نمونە باجی ئەمانە بدا باجی ژینگە بدا باجی ڕێگاوبان بدا نەک خودی شۆفێرەکە لە کاتێکا کە شۆفێرەکە گیانی لەدەستداوە و لە هەمان کات زیانێکی زۆری مادیش بەر ماڵەکەی کەوتووە کۆمپانیەکانی بواری سوتەمەنی لە زۆربەی کەیسەکان ئەوەندەی ئاگادار بین بە هیچ شێوەیەک ناچنە ژێرباری ئەو زەروزیانانەی کە لە ڕێگەی شۆفێرەکان و بارهەڵگرەکانەوە دروستە بێت ئەمە کێشەیەکی گەورەیە بۆیە لەم حاڵەتانە تەنها شۆفێران تووشی زەروزیانە بن هەم ڕۆحی بۆ خۆیان زۆر جارکە بەداخەوە بێتەوە گیان لە دەزانیان لەمان کاتا زەروزیانێکی مادی زۆریش دێ بەسەریانە بۆیە من نمبینیوە کۆمپانیەکان لەو نزیکەی 50 تانکەرەی کە لێرە وەرگەڕاون چەندیان سوتاون ئاگریان گرتووە زیاد لە 10 تەنکەر ئاگری گرتووە و بە تەواوی شۆفێرەکانیان گیانی لە دەستداوە بارەکانیشان سوتاوە جگە لە سووتانی بار هەڵگرەکان زۆر جار لە نزیک تونێلی دەربەنی خانە زەروزیانی گەیاندەوە بە ناو تونێلی دەربەنی خان ئەو ئاسەوارانەی لە ئەمساڵ و ساڵانی پێشوش کە بەهۆی لە تونێلی دەربەنی خانە ڕوویانەدا سەرجەمیان هۆکاری سووتان و تێشکانی ئۆتۆمبیلە بار هەڵگرانە بوو لە نزیک تونێلی بە دڵنیاییەوە ئاستەنگی هاتوچۆ بۆ هاتوچۆی ناو تونێلی دەربەنی خان بەهۆی سووتانی ئەو تانکەرانەوە بوو جۆری و قەرەبوانە چی بووە تا ئێستا کرابێتەوە کۆی کێوە زاناریتان هەبیانە و کەیسانە کە ئێوە دۆسێتان بۆ کردوێتەوە و دواتر لە دەرەنجامە داخراوە دەرەنجامی دۆسیەکان گەیشتون بەکوێ یان چی دەرەنجامێکی تیا بووە سەرجەم ئەو کەیسانە بە تایبەتی و شۆفێرانی کە گیانیان لە دەست نەداوە لایەنە پەیوەندیدارەکانی ژینگە لە ڕێگای دادگاوە ئەم تەرەفانە ڕەوانەی لایەن پەیوەندیداری ژینگە ئەکرێە کە فەرمانگەی ژینگەیە بۆی زەرروزیانی ژینگەیی کە بەر ناوچەکە کەوتووە قەرەبوو بکرێنەوە زۆر جار ئەم زەرۆژیانە ژینگەیانە بە پارە خەڵێنراوە و لە ڕێگەی فەرمانگەی ژینگەی من ناتوانم کەیسەکان لە بەردەستی ئێمانین لەبەرەوەی لە دەستی ئێمە دەرەچێت ئەچێتە دادگا و ژینگەی سلێمانیەوە تەواوی ئەو ڕووداوانەی ئەو کەیسانەی کە لە دادگا و لە پۆلیسا چۆنەوانە مامەڵیان لەگەڵ کراوە ینی کاتێک لەگەڵ شۆفێری تەنکەرەکە مامەڵە کراوە یاخود لەگەڵ ئەو کۆمپانیایی کە بەرپرس بۆ لە گواستنەوەی نەوتەکە هەمیشە شۆفێری تەنکەر لێرەدا بە مقەسیر ئەژمارەکرێت لەبەرەوەی بە پێی یاسای هاتوچۆ ئێمە مامەڵە لەگەڵ شۆفێری ئۆتۆمبیلە بار هەڵگرەکان ئاکەین کەم تەرخەمی لە نەبوونی مەرجی تنوتۆڵی خێرایی لێخوڕین پابە نەبوونی شۆفێران بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ ئەستۆی ئەکەوێتە ئەستۆی شۆفێرەکە زۆر جار لە بەرامبەری ئەمانە کۆمپانیەکانیش سکاڵیان تۆمار کردووە لەسەر شۆفێران و لەسەر ئەو شۆفێرانی کە کەم تەرخەم بوون لەم حاڵەتە دەرەنجامی ئەو کەیسانە چی بووە لە ڕووی سزاییەوە بەڵێ ئێمە وەکەوەی چۆن لایەنی کەم تەرخەم دیاری ئەەکەین زۆر جاریش زەرۆزیانەکان کە بەر موڵک و ماڵی گشتی کەوتووە ئاماژەیان پێەکەین بەشێک لەو زەروزیانانە لە ڕووداوەکانی هاتوچوە زۆربیان زەروزیانی ژینگەی بوون ئێمە سەرجەمیان لە هێڵکاریەکانی کەشف و ڕووداوەکانی هاتوچووە بۆ دادگا ڕوونیەکەینەوە کە ئەو زەروزیانانەی بەر ژینگەی کەوتون چین و چۆن ئەژمار کراون دادگاکانیش لەم حاڵەتانەدا لایەنی پەیوەندیداری ژینگەی کە فەرمانگەی ژینگەیە لە سنووری ئەمەدا فەرمانگەی ژینگەی سلێمانی زۆرتر دێنە ناو کەیسەکانەوە نوێنەری یاسایی یان یاخود نوێنەری ئەو بەڕێبەرایەتیە بانگێش دەکرێنە ناو دۆسیەکانەوە سکاڵای یاسایی خۆیان تەقدیمەکەن و ئەو زەرروزیانە ژینگەیانەی کە هەبووە ئەوان دێن لێرەدا وەکو نوێنەری یاسایی ژینگە سکاڵای خۆیان تۆمارەکەن و بە هەمان شێوە داوای قەرەبووی ژینگەییەکەنەوە بەڵام ئەوەندەی ئاگادار بم کەم نەبووە ئەو زەرروزیانە ژینگەیانەی کە قەرەبووی وەرگیراوەتەوە
کۆمپانیەکان دواتر بۆ ناوچە خۆی خەرج کراوەتەوە ئەوەی کە گلەی ئێمەیە هەتا ئێستا ئەوەندەی ئاگادار بم هیچ لایەنێکی ژینگەی نەهاتووە لە بەرامبەر ئەو کەیسانەدا پرۆژەیەک یاخود نەمامێک یاخود هەر جۆرە زیانێک کە بەهۆی زیانەکانی ڕووداوەکانی هاتوچۆ کە بەر ژینگە کەوتووە بێت لە بەرامبەرە ئەم حاڵەتانە جارێکی تر بە سەوزاییکردن و بە قەرەبووکردنەوەی ژینگەیی بۆ ناوچەکە هیچ حاڵەتێکی وام نەبینیوە لەوە چی ئەمەش ئەگەر لە دۆسەیەک ئاگادار نەبین خۆیان کردبێتیان نازانم بەڵام ئەوەندەی کە پەیوەستە بە ئێمەوە کە هەموو تەرەفەکان عادەتەن دێنە لامان و شوێنەکانیان پێدەست نیشانەکەین هیچ لایەنێکی ژینگەی بەداخەوە ناتووە کە قەرەبووی ئەو زیانە ژینگەیانە لە دەربەنیخان و لە ناوچەکەدا جارێکی تر بنیار بنێت وە تا تەنانەت بەشێک لە ئێمە کە ئێستا هاتین لە ڕێگەب بەردەم تونێلی دەربەنیخانمان بینی کە بەشێک لە ئاسەواری ئەو تەنکەرانی کە وەرگەڕاون هەتا ئێسش لێوە ماوەتەوە یعنی تەنانەت ئاسەواری تەنکەرەکانی جدا نەبراون لەو شوێن زۆر ڕاستە ئێمە بەداخەوە زۆر جار بۆ قەرەبووە ژینگەیەکان پەنا بینە بەر هاوکاریکردنی هاوڵاتیان یاخود لایەنە پەیوەندیدارەکان کە پەیوەندی ڕاستەوخۆیان بەم دۆسیەوە نییە بۆ نمونە شارەوانی دەربەنیخان زۆر جیهەتی تر کە هاوکارمان بووە زۆر هاوڵاتی کە بە ئالیاتی خۆیان هاوکارمان بووە بۆ پاکردنەوەی زیانەکان ئاسەواری باشە کاک ڕەشن لێرە ڕۆڵی داواکاری گشتی چی بووە ئایا داواکاری گشتی لە سەرمانە کەیسی جوڵان سکاڵای جوڵاندووە یاخود ڕێکاری یاسای گرەوەتە بەر ئەتوانم بڵێم داواکاری گشتی و دادگای دەربەنیخان لەم دۆسیانەدا زۆر بەوردی کار لەسەر ئەم قەزیانە ئەکەن بەڵام ئەوەی کە پێویستە بێت لەسەر ئەم زیانە ژینگەیانە جارێکی تر بنیاتی قەرەبووی زیانەکان بداتەوە لایەنە پەیوەندیدارەکانی ژینگەت کە فەرمانگەی ژینگەی سلێمانیە بەداخەوە من وەکو خۆم نەمبینیوە و پێم خۆشە لە زاری خۆیشانەوە بزانین چیان کردو بۆ ناوچەکە ئەوان یاعلانی ئەو قەرەبوانە زۆر سپاس کاک ڕەشن لە کاتمان گرتی دەستان خۆش بێ زۆر سپاس. لە بەردەم قایمقامێتی قەزای دەربەنیخانی نەمەوێت چاوم بە قایمقامی قەزای دەربەنیخان بکەوێ بۆی کە بزانین ئەو کۆمپانیانی کە بەرپرسن لە گواستنەوەی نەوت و زیانیان بە ژینگەم ناوچەیە گەیاندووە ئایا ئەوان وەکو قایمقامێت چ ڕێکارێکی یاسایان گرتووەتە بەر و هەروەها هیچ جۆرە باجێک یان هیچ جۆرە قەرەبوویەکی زیانە ژینگەکانی ئەم ناوچەیان کردوتەوە یاننا لەگەڵمان بن. لەگەڵ کاک بەختیارم قایمقامی قەزای دەربەنیخان ئەمەوێ پرسیاری ئەوەی لێ بکەم بزانم ئەو تەنکەرانەی کە وەرگەڕاون لە سنووری دەربەنیخانە ئەمان وەکو قایمقامێت وەکو یەکەی ئیداری لە دەربەندیخان چ جۆرە ڕێکارێکی یاسایان گرتووەتە بەر و ئایا ئەو کۆمپانیانە کە بەرپرسن لە گواستنەوەی ئەو نەوتە لە ڕێگەی تەنکەرەوە هیچ جۆرە باجێکیان داوە یاخود هیچ جۆرە زانیاریمان هەبێت لەسەر ئەوە لە ڕێگای لایەنە پەیوەندیدارەکانن کە لایەنی پەیوەندیدارن بە پاراستنی ژینگەوە لایەنی پەیوەندیدار بە پاراستنی ژینگەوە بۆ ئەو تەنکەرە نەوتانە
ئەوان ئەو زانیاریان داوا بە ئێمە کە لە 100,000 دینارەوە بە پێی کەیسەکە ئەگەر سووتان بێ، ئەگە سەرچاوی ئاوی پیس کرد بێ، ئەگەر دار و درەختی وشە کرد بێ، ئەگەر جادە و ڕێگاوبانی خراپ کرد بێ، هەر یەکێ لەو حاڵەتانە بوو بێ، لیژنەیەکیان هەیە کاچێ لیژنەی خەمڵاندنە بۆ زیانەکە. ئەو لیژنەیە بە پێی ئەوەی کە بەڕێوەبەرێتی هاتوچۆ یا بە هەر وەسایلێکی خۆیان کە ئۆفیسیان هەبێ لە شار و شارۆچکەکانە، زانیاریەکانیان نەگایەتە چنە سەر ڕووداوەکە و تەخمین یا خەمڵاندنەکەن بۆ ئەو زیانی کە بەری کەوتووە لە 100,000ەوە بە پێی جۆری کەیسەکە، بە پێی جۆری حاڵەتەکە بۆ 10 ملیۆن دینار غرامیان هەیە و پیسکردنی ئاو و وشکردنی دار و درەختیش تایبەت بەوە ئەوە حاڵەتێکی کە ئەویش غرامی تایبەتی خۆی هەیە. تا ئێستا چەند ینی با بڵین تەنکەر یان چەند کۆمپانیای گواستنەوەی نەوت سزا درراوە؟ ئەوەی ئەو لایەنە پەیوەندیدارانە کە ئێمە پەیوەندیمان پێوەکردون ئەڵێ هەموو کەیسێک کە ئێمە پێمان زانی بێ هەبووە سزای خۆیان وەرگرتووە، ینی سزا دراون و سزاکەشیان وەرگیرەوە. تونترین سزای مادی یان دەستگیرکردن ینی چ جۆرە سزای؟ 10 ملیۆن دینار و دانێتی بە مەحکەمە. مەسەن کاتێکە بۆ نەتەنکەرێکی گواستنەوەی نەودوەر ئەگەڕێت با بڵێن ئەو پیسەکەیان هەوا پیسەکەی خودت ئاگرەگرێت لە 1 ملیۆن بۆ 10 ملیۆن دینار غەرامەکرێت. باشە ئەم غەرامەیە بەرامبەر ئەوەیە کە ئەو هەموو زیانی کە ئەگەێنرێ بەرژینگە، چکە لە کاتی وەرگەڕانی هەر تەنکەرێکی گواستنەوەی نەوت هەموو ڕەگەزە ژینگەکانی ئاو هاو خاک پیسەکە و بە تایبەت ئەگەر ئەم تەنکەرە ئاگر بگرێت ئەوە زیانێکی زۆر زۆر گەورە بە ڕەگەزی هەوا گەێنێت. ئایا ئەم سزایە بەرامبەرە بەم هەموو زیانە ژینگەیە؟ ئەوە ئەبێ لایانی پەیوەندیدار وەڵامی ئەوە باتەوە، بەڵام لە ڕاستیە خۆی تا سزاکە گەورەتر بێ ڕەبێ پابندبوون باشتر بێ بە حاڵەتەکانەوە بۆ خۆپارێزی، بۆ ژینگە پارێزی، بۆ ئەو کەسانە کە زیانی مادی و زۆر لە شۆفێرەکان خۆیان تیاچن، ینی زیانی گیانیشی تێکەی و ژیانی مادیشی تێکەی و تەنکەرەکانە سووتێن و ژینگەس پیسەکەن. خۆی لە هەموو دنیاە لە هەموو دنیاە سزای بەندکردن زۆر کەمە لە بەرامبەر ئەوەی کە سزای مادی زۆر قورس هەیە بۆ هەندێک کەیس کە لەسەر حاڵەتی گشتی کاریگەرێتی بەجێهێڵێ. مەسەرەن تەنکەرێکی نەوت یا بانزین یا هەر جۆرە مشتەقاتێکی نەوت بێ لێرە کاسووتێ تەسیراتی سەدان جاری زیاترە لە سووتانی دار و درەختێک کە بەهۆی گەرماوە لە وڵاتە گەرمەکانە خۆی دروستە بێ یا بە دەستیسە بێ بەرشتە بێ کە پوش و پاوانە سووتێنە جگەلەوەی زیانەدا دووکەڵەکەی کەمتر کاریگەرێتی لەسەر باری فسیۆلۆجی ئینسان هەیە، لەسەر جسمی ئینسان هەیە، لەسەر تەندروستی ئینسان هەیە. ئەوە بێ لایەنە پەیوەندیدارەکان بەڕاستی بۆ بچنەوە نەخێر پیسکردنی ئاوی سەرچاوی ئاوی خواردنەوە، پیسکردنی کانیاوێک، پیسکردنی ڕووبارێک و سووتاندنی پوش و پاوانێک بە 100 ملیۆن دینارە خەمڵێنرێ ئەگەر لە ئەنجامی حاڵەتێکی وایە بکەوێتەوە، نەک 10 ملیۆن دیناریا 100,000 دینارەوە بە 10 ملیۆن دیناریا لە ملیۆنێکەوە بە 10 ملیۆن دینار، بەڵێ زیانەکە زۆر لەوە زیاترە. کاک بەختیار لە دوای دەست بەکاربوونی تۆ وای دابنێ ئەگەر ئەمڕۆ تەنکەرێک وەربگەڕە یاخود لە ڕۆژانی داهاتوو ئەگەر تەنکەرێک وەربگەڕە، چکە ئەمڕۆ داوانە بەردەوام دووبارە بنەوە، ئێوە وەکو قایمقامێت چ جۆرە ڕێکارێکی یاسایی بەرامبەر ئەو کۆمپانیان بەرامبەر ئەو کەسانە گرنەبەر لە ڕێگەی هۆبەکانەوە یان لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی و فەرمانگەکانی ناو دەربەنی خانەوە؟ ئێمە لە ڕێگای ئەو لایەنانەی ئێمە کە زیانیان پێگا بڵێن ئەو وەکو کشت و کاڵ، وەکو پۆلیسی دارستان، وەکو ئەوانە کە زیانەکانە بینین و تەخمینێکن، ئێمە لە ڕێگای ئەوە توانین کەیس بۆ دادگا بجوڵێنین بەرامبەر بۆ یاسایانەی کە کارپێکراوە بۆ ئەو حاڵەتانە. ئێمە ئەوواکەین لەولاشەوا بێ ژینگە خۆی غرامەکەی خۆی لەسەر وەرگرتنی غرامە بە پێی کەیسەکە کاری خۆی بکات. دەست خۆش بێ، زۆر زۆر سپاس. سەرچاو. لەگەڵەوەی تەنکەرەکانی گواستنەوەی سوتەمەنی زیانێکی زۆریان بە ڕەگەزە ژینگەکانی ئاو هاو خاک گەیاندووە. تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانی وە کۆمپانیەکانی گواستنەوەی سوتەمەنی ناچار بە قەرەبووکردنەوەی زیانە ژینگەکان بکات و تەنانەت نەشیتوانیوە ئاسەواری ئەو تەنکەرە سوتاوە وەرگەڕاوانە لەم شوێنەدا لابەرێت. تا پرسێکی تری ژینگەیی بەخوای گەورەتان دەسپێرین، خواتان لەگەڵ.